دەسەڵاتدارانی هەرێم بۆ ڕازیکردنی دڵی ئەردۆغان لە مەرگی هاوڵاتیانی بێدەنگە. هەفتەی ڕابردوو دەوڵەتی داگیرکەری تورک بۆردمانی بامەڕەی کردو شوانێک شەهید بوو، کەسێکیش بێسەر و شوێن بووە و تا ئێستاش نەدۆزراوەتەوە، بەڵام نە حکوومەت نە دەسەڵاتداران و میدیاکانیان بە 1 و 6 باسییان نەکرد. کارگەیشتوتەوەی کە دامەزراوەکانی هەرێم پەیوەست کراون بە بڕیار و ئەجەنداکانی ئەنقەرەوە. هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک بۆ سەر باشووری کوردستان لە زەوی و ئاسمانەوە زیاتر لە 25 ساڵە بەردەوامە، بە فڕۆکەی جەنگی، درۆن، موشک، چەکی کیمیایی، تیرۆری سیاسی و ڕفاندن لە تەواوی باشووری کوردستان هاوڵاتیان و ئازادی خوازان دەکاتە ئامانج. بەڵام حکوومەت و پەرلەمانی هەرێمی کوردستان و لایەنە سیاسیەکانی ئەم هەرێمە نقیان لێوە نایە. بە پێی ئامارێکی تیمی کوردستانی عێراقی CPT لە مانگی 8 ساڵی 2015 تاکو ئێستا زیاتر لە 150 هاوڵاتی مەدەنی بەهۆی بۆردمانەکانی دەوڵەتی داگیرکەری تورکەوە شەهید بوون و 228 کەسیش بریندار بوون. دەوڵەتی داگیرکەری تورک ڕۆژ بە ڕۆژ زیاتر دێتە ناو خاکی هەرێم و داگیری دەکات. لە ئێستادا نزیکەی 40 کیلۆمەتر هاتووەتە ناو قوڵایی خاکی هەرێم و نزیکەی 85 بنکە و بارگای تێدا دامەزراندووە. پەدەکە بە هەموو توانای خۆیەوە هاوکاری دەوڵەتی تورک دەکات. جگەلەوەش لە زۆر شوێن بنکە و بارگای سوپای داگیرکەری تورک لەگەڵ چەکدارانی پەدەکە لە تەنیشت یەکەون و چەند مەترێکی کەم نێوانیانە. لە سەروی هەموو ئەو کردەوە و هێرشە داگیرکارانەی دەوڵەتی تورکەوە سێ سەرۆکایەتەکەی هەرێم و سەرانی پەدەکە بێدەنگ و بێهەڵوێستن، بگرە زۆرجار ڕەوایەتیشیان پێدەدەن، تەنانەت لەسەر بۆردمانەکەی فڕۆکەخانەی کشتوکاڵی عربەت کە 3 پێشمەرگە شەهید بوون دامەزراوەکانی هەرێم کە لە دەستی پەدەکەدان قڕوقەپیان لێکرد. لە ماوەی ئەم 25 ساڵەدا حکوومەتی هەرێم و دەسەڵاتداران تا ئێستا قەرەبووی ماڵێکی ئەو 150 شەهید و 228 برینداریان نەکردوێتەوە. تەنانەت بۆ پەردەپۆشکردنی تاوانەکانی دەوڵەتی داگیرکەری تورک لە بەڵگەنامەی مردنیاندا دەنووسرێت بە کارەسات یا ڕووداوی هاتوچۆ گیانی سپاردووە.